کارگەی دروستکردنی منداڵ دامەزرا. تەکنەلۆژیای منداڵ دروستکردن چییە؟ ساڵی 2027 سەردەمی ڕۆبۆت و منداڵی بەدەست دروستکراوە. شۆک دەبیت کاتێک دەبیستیت کە یەکێک لە زاناداهێنەرە بایۆلۆجیەکانی زانکۆی هارڤارد لە داهێنانێکی نوێدا دەستگایەکی منداڵ دروستکردنی بنیادناوە. زاناکە کە بە مانگانەی 2 ملیۆن دۆلار کار دەکات بۆ یەکێک لە بەناوبانگترین کۆمپانیاکان لە سەرداوای بەرپرسی کۆمپانیاکە دەستگای ئەکسۆلایفی بنیادنا. دەستگاکە منداڵی بێدایک و باوک و بێکەس و کار دروست دەکات و پێویستی بەسکی ئافرەتێکی ژنیە بۆ قۆناغەکانی گەشە لە نۆمانگی یەکەمیدا، هەر لە پیتاندنی تا چاو بە دنیا هەڵاتنی. کۆمپانیاکە پلانی هەیە لە 2 ساڵی داهاتوو ئامێرەکانی بخاتە کار و سەرەتاش لە شارە گەورەکانی ئەمریکا و ئەوروپا و ئەفریقا و وڵاتانی ئاسیا بە پارە، تۆی پیا و هێلکەی ژن لە سەنتەرەکانی منداڵی بلووری دەکرێتەوە و دواتر دەیپیتێنێتە ئامێرەکە و دوای 9 مانگ منداڵێکی تەواو بێنەسەبی بۆ دێتە بەرهەم. ئامێرەکە تەواو لەسکی دایک دەچێت. ئەو کردارە پێویستانەی لەسکی دایکدا ڕوودەدەن لە خۆراک پێدان و جوڵە و قۆناغەکانی گەشە و چاودێری سەرجەمیان لە ئەکتۆلایفدا هەن. ئامێرە دروستکراوەکە لە ساڵێکدا توانای دروستکردنی 30,000 منداڵی هەیە، بۆ جۆرەشەوە خاوەنی کۆمپانیا بە کلیکێک دەبێتە باوکی 30,000 منداڵ. دروستکردن و بەرهەمهێنانی منداڵەکان بەخواستی خاوەنی کۆمپانیا و دکتۆرەکانە لە شێوە و ڕەنگی چاو و ڕەگەزی کوڕ کچ. مەترسیدارترین پێشبینی بۆ کاری کۆمپانیاکە دروستکردنی منداڵە بۆ فرۆشتنەوە یاخود بەکارهێنان لە گروپە مافیایی و مادە هۆشبەرەکان و گروپ و سوپابێ خاوەنە درڕندەکاندا، بۆ پێی هیچ دایک و باوکێکی دیاریان نییە. بۆ پێی هێشتا ئامێرەکە لە سەرەتاکانی دروستکردنیدایە هیچ دەستگایەکی دنیا کۆمنتێکی دیاریکراوی نەبووە لە نمونەی نەتەوە یەکگرتوەکان و دەستگای مافی مرۆڤی ئەوروپا و ڕێکخراوەکانی تر. بەڵام لە ئایندەدا پێشبینی دەکرێت بەرهەمەکە زۆرترین کاردانەوەی لێ بکەوێتەوە. هاوشێوەی یاساکانی لەباربردنی منداڵان لە ئەمریکا و یاسای ڕێگادان بە خۆکوژی لە ئەوروپا و یاسای جێندەری لە ئەمریکا و ئەوروپا. کاری کۆمپانیاکە بە تەواوی سەرکەوتوو بێت، ئیدی مرۆڤایەتی پێدەنێتە قۆناغێکی تەواو جیاواز و هەستیار و سەردەمەکە بە تەواوی دەبێتە سەردەمی ڕۆبۆتەکان و منداڵە بێکەس و کارەکە. ئەو منداڵانەی هەست و سۆزیان بۆ کەس نابێت جگەل لە خاوەن کۆمپانیایەک کە ئەوانی تەنها لە پێناو پارەدا دروست کردووە.